لە بازنەی گەورەی گەشەپێدانی کشت و کاڵی مرۆڤایەتی و لە سەدەی 20دا بۆ یەکەم جار پلاستیکی کشت و کاڵی دەرکەوت بە خێرایی بووە بەشێکی سەرەکی لە کشت و کاڵی مۆدێرن. بەرهەمهێنان و بەکارهێنانی بە شێوەیەکی بەرچاو زیاتر بوو. لە ساڵانی 1950ەوە زیاتر لە 8.3 ملیار تۆن پلاستیک بەرهەمهێنراوە. گەرتی کشت و کاڵ ساڵانە 6.5 ملیۆن تۆن پلاستیک بەکاردەبات. سەرەتا پلاستیکی کشت و کاڵی زیاتر وەک جێگرەوەی شوشە لە گەرمخانە و لایەنی تونێلیدا بەکاردەهێنرا. ئەم بەکارهێنانە وای کرد دیزاینی گەرمخانەی نوێ و تونێلی بەرز و نزم زیاتر پەرەی پێ بدرێت وەک خانووی پلاستیکی کشت و کاڵی. خانووی پلاستیکی یەکێکە لەو وەسیلانەیە هۆکارانەی بۆ زیادکردنی بەرهەمی کشت و کاڵی بەکارهێنرێت کە ئەتوانی بڵین بەرهەمێکی زیاتر لە ڕوبەرێکی کەمە و چەند چەشنێکی دیاریکرا و ئەتوانی بڵین بەرهەمێکی زیاترمانەیەتێ و بۆ جوتیاریش استفادەیەکی مادی زیاتر لێکات. ئەم خانووی پلاستیکی بەگشتی ئەوانەیە کە بە پلاستیک یاخو بە نایلۆن داپۆشێت کە ئەمە سەرەتاکە گەڕێتەوە بۆ ساڵەکانی 1945 دوای بڵین بەرهەمهێنانی نایلۆن یاخود پلاستیک کە دوو زانایەکیان ئەمریکیویشیان ئینگلیز بوو کە دۆزیانەوە مادەی نایلۆن پۆلیئەفیلین و ناوەکەشیان هەر بۆەوە لێکیان خەڵکی نیویۆرک بوو یەکیان خەڵکی لەندەن بوو بە کورتکراوی ناویان نایلۆن کە کورتکراوەی نیویۆرک و لەندەنە بەیەکەوە تێکەڵیان کرد. بەڕاستی ئەمە پێشکەوتنیشی زۆر فەرفراوان بوو لە زۆربەی بوارەکان پیشەسازی یاخۆ کشت و کاڵی کە بۆ هۆکارێ بۆ ئەوەی کە تۆ بتانی بە پارەیەشی کەم مادەیەکت دەستکەوە بۆ داپۆشینی خانووەکان بەکاری بێنین کە توانی بڵین ژینگەیەکی لەبار بۆ ڕۆکەکان دابین نەکەین لە هەر وەرزێکا بتەوێ بتوانی بەرهەمی تیابێنی. سەبارەت بە جۆری خانووەکان ئێمە خانووی پلاستیشیمانێ وەکو باسمان کرد بە پلاستیک دایەپۆشین ئەم شێوازەی کە جەنابتانی بینن ئەمە پێوتێ ماڵتی سفان ئەگە سێریکە نیو دائیرەیەکە پێشی بەیتەکان کە 2 مەتر بۆ 3 مەتر بەرزە و درێژەکەشی بەپێی ئەو کۆمپانیانی بەرهەمیێنێت. ئەمە شێوەی بڵین بە پلاستیک داپۆشێ. شێوازی کەمان هەیە لەم خانوانە کە پێشکەوتوترە بە پۆلی کاربۆنەی داپۆشێ مادەیەکە وەکو ئەشیعە وایە بەس ڕوونە نەک ڕەش هەر مادەی ئەشیعەیە بە ڕوونی ئەوە شێوازێکی ترە بۆ داپۆشین بەڵام وەکو چۆنڵی مەسرەفی زیاتر یاخود گرانترە ئەوە توانی لە توێژی نەوشتا بەکاری بێنین ئەوە شێوازێکی کەیە. خانووی شوشەمانەیە بەڕاستی ئێمە لەوانەیە زۆر کەممان هەبێت لە کوردستانە یاخود لە ناوچەکەشا بەگشتی خانووی شوشە بەکارێنرێ بۆ ئەو ناوچانەی کە زۆر ساردن بۆ ئەوروپا و بۆ ئەوانە بەکارێنە کە دایم بەفرە چکە شوشە تەحملی زیاترە بۆ سەرما بۆ ڕەشەبا بۆ بەفر و باران کە لەسەری بێت ئەوەی کە هەیە لێرە گرنگ بێ شێوەی یاخود جۆری ئەو نایلۆنەی بەکاری هێنین. خانووی پلاستیکی لە نایلۆنی پلاستیکی دروست دەکرێت بە بەکارهێنانی ستیل کرۆم و مادەی تر. شێوە و ڕوبەر و بەرزی جیاوازیان هەیە. دەکرێت لە زەویەکی 1.2 4 بۆ 5 خانووی پلاستیکی دروست بکرێت بە درێژایی 50 مەتر و پانی 9 مەتر کە ستانداردە. ئەم ڕوبەرەش بە گوێرەی خواز دەگۆڕێت. خانووەکان چەند جۆرێکیان هەیە و هەر جۆرێک بۆ مەبەستێکی دیاریکرا و کاتێکی جیاواز بەکاردەهێنرێت و جۆرەها بەرهەمی تیا دەکرێت. هۆکاری بەکارهێنانی ئەم خانووە پلاستیکیانە بۆ دوو هۆکاری سەرەکیە گەڕێتەوە. یەکەمیان زیادبوونی ژمارەی دانیشتوان لەسەر گۆی زەوی کە ئەمە تۆ ئەم خەڵکە پێویستی بۆیە خواردنی بۆ دابینکەی و چۆنڵی تێر ببێت. ئەمەیشەکە لەو هۆکارانە. هۆکاری دووەم ناحەی ئابووریە کە ئەم خانوانە لە ناحەی ئابووری پارەیشی باشتر دەست جوتیارەکەوێت
و مەسرفێکی کەمترە کات و پارێکی زیاتریشی دەزەکەێت لەو مەجارێت. لە باشووری کوردستان و لەم ساڵانەی دوایدا گرنگیەکی زۆر بە دروستکردنی خانووی پلاستیکی دراوە. بە پێی ئاماری وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو تا ساڵی 2019 19,770 خانووی پلاستیکی بوونیان هەیە کە بەم جۆرە دابەش بوون. 13,511 خانوو لە پارێزگای سلێمانی، 2,528 خانوو لە پارێزگای هەولێر، 2,612 لە پارێزگای دوهۆک، 347 لە پارێزگای هەڵەبجە، 719 لە ئیدارەی گەرمیان. چاندن لەناو شوێنی داخراوەکو خانووی شوشەیی بەیان پلاستیکی بەشێکن لەو ئامانجە. زیاتر لە ئامانجەکەش کەوەیە کە لە وەرزی کە نەگونجاوە بە کشتتوکاڵ تۆ بتوانی ژینگەیەکی گونجاوتە دروستکە بە کشتتوکاڵ. لێرەوە ئێمە بەروبوومی زۆرمان دەسەکەوێت، بەڵام گەرانتیکردنی بەروبوومێکی تەواو کوالیتی بەرز یان تەندروست ئەمەیان ئەکەوێتە ژێر پرسیارەوە، چونکە تۆ لە ڕووبەرێکی کەمە ژمارێکی زۆر ڕۆک ئەچێنی پێویستە بە خۆراکی زیاتر و قڕکەری زیاتر و ئاودانی زیاتر هەیە بۆ ئەمانە. بۆ ئەمانەش ئەو خۆراکانەی کە هەمانە چ لە جۆری خۆراکە و بچووکەکانیان گەورەکان کە بە ئینگلیزی پێوترێت ماکرۆ ئەند میکرۆنیوترێنتس، ئەمانە لە خاک و ئاوا ئەمێننەوە، چونکە ئەوەی تۆی دێتە ڕۆکەکە هەموو ئەو ڕۆکەکە نییە وەریگرێ، کە تێکەڵ بە خاک و ئاوە بێتە هۆی گۆڕینی حاڵەتی بوونی ڕێژەی خوێ لە ناو خاکەکەوە، هەروەها زیادبوونی تشێتی و تفتەیەکی خاکەکە و هەروەها بەکارهێنانی ئەو مادە قڕکەرانش کە بۆ مەبەستی پاراستنی ڕۆکەکانی لە نەخۆشی بە شێوەیەکی هەم ئەرێنی و نەرێنی تەسیریانێ. بە شێوەی ئەرێنیەکە ئەوەیە کە تۆ ڕۆکەکەت تەندروستە بێ، بەڵام شێوەی نەرێنیەکە ئەوەیە ئەم قڕکەرانە هەمووی مادەی لە ناوبەرن، چ لە بەرهەمە ڕۆکیەکان ئەمێننەوە، چ لە ناو ئەو خاک و ئاو و هەوایی کە ڕۆکەکەی تیا گەورە بێ کە زیانی هەبێ، چ لە بۆ ڕۆکەکان و هەروەها بۆ ئەو خۆراکەش کە مرۆڤ ئیسفادێ لێکایان چ وەکو بکرێتە ئالیکیش بۆ ئاژەڵەکان. ئەم مادە قڕکەرە زیان بەخشانە ئەمێننەوە گوازرێنەوە بۆوان کە دوجار زیانیان پێگەی دیارە مرۆڤیش و ئاژەڵانی تریش و باڵندەکانیش بەشێکن لە ژینگە و هەروە ئەم مادە قڕکەرانە ئەچنە ناو خاک و ئاوەوە کە جارێکی تر بە شێوەیەکی نەرێنی کاریگەریان هەبێ، چونکە بنە هۆی پۆلیوشن یان پیسبوونی ئەو خاک و ئاوەی کە هەیە کە دوجار ئەمە نەتیجەیەکی نەرێنیە بێ لەسەر ژینگە و هەروەها تەندروستی مرۆڤ. ئەوەی کە ژمارێکی خانووی پلاستیکی زۆر لە کوردستان هەن و ئێستا بۆتە کشتتوکاڵێکی بەربڵاو، ئێمە تەنها نین باسی خراپیەکانی بکەین، بەڵام ناشتوانی چاویشمان بنووقێنی لەوەی کە ئەمانە ئەم خانووە پلاستیکیانە پاشماوەی زۆریان هەن کە زیانیان هەیە بۆ ژینگەوەی باسم کرد پەینی کیمیایی و هەروەها مادە قڕکەرەکان ئەوە لەلایەک، بەڵام ئەم خانووانە خۆیان لە پلاستیک دروستکراون، غیرافێکیان داپۆشەرێکی پلاستیکیان هەیە، ئەو بۆری ئاوانەیان ئەو سیستەمی ئاودێری هەیەیان بە هەر پلاستیکە و هەروەها ئەو مەستەبانەیان ئەو خاکانە هەنجاری و هەیە بە وەرەقەی لایلۆندا پۆشێن بۆەوەی گژوگیاتی ئاسەوز نەبێ و هەروە ئەو تاڵە دەزوانەی کە بۆ هەڵواسینی ڕۆکەکان بێنێ و شتێکە زۆر گرنگترە لەوانە ئەو قوت و پاکەتی مادە قڕکەر و پەینە کیمیایانەیە کە زۆر جار بە شێوەیەکی تەندروست مامەڵەیان ناکرێت، هەموو ئەمانە لەلایەک، بەڵام ئەوانە لەلایەکتر چونکە ئەوانە زۆربیان لەسەریان نووسراوە کە ئەبێ ئەمانە بە شێوەیەکی تەندروست لە ناو ببرێن، ناکرێ فڕێ بدرێنە ناو ژینگەوەیە. بەداخۆ هەندێک جار من بینیومە ئاویان تێکرێ و ئاو بەکارێنێتەوەش کە ئەمە شتێکی زۆر زیان بەخشن و تێکڕا هەمووی مادە پلاستیکیانەی کە بەکارهێنن کە ئێمە یەکێ لە مەترسیەکان لە دنیاە تەسی لەسەر پیسبوونی ژینگەکە ئەو مادە پلاستیکیانن. پاشماوە پلاستیکەکانی ئەم خانووە پلاستیکیانە یەکێ لە گرفتەکانی مادەی پلاستیکی چییە؟ تەمەنی زۆرە لە ناو ژینگەیە، یعنی کاتێکی زۆر زۆریەوێ تا لە ناو ژینگەیە شی ببێتەوە. لەگەڵ شی بوونەوەشە
نابێتە مادەیەکی ئۆرگانیک کە ڕۆک و زیندەوەری ئیسپادە لەکەم بەڵکو مادە کیمیایی ئەمێنەوە ئەمە تەسیرێکی زۆریان هەیە لەسەر پیسبوونی خاک و ئاو بە تایبەتی بەداخەوە ئێمە کاگەی ڕسایکلینی ئۆتۆمانیە لە کوردستانەکە بتوانین ئەمانەمان بە شێوەیەکی وا جارێکی تر بۆ خاوێن کاتەوە بتوانین لە پرۆسەیەکی ترایان لە بوارێکی ترا ئەم پلاستیکە بەکاربێن بۆیە ئەبینین لە زۆر جار لە هەندێک شوێن یان لە ناو کێڵگەکانە بە تایبەتی لە کێڵگەکراوەکانە ئەم پاشماوانە بینین بێجگا لەوە ئەبێتە هۆی ناشرینکردنی ژینگەکە وەروات لە ڕووی کیمیایی و پێکهاتەی خراپی بەجێڵێنە ناو ژینگەی ئێمە چ لە خاک و چ لە ئاوە سەبارەت بە کاریگەری کشت و کاڵ ناو خانی پلاستیکیایە تەسیری هەیە لەسەر گەرمبوونی هەوای ئەتمۆسفێر ینی هەوای ژینگەی ئێمە من لەو باوەڕانیم کە بە شێوەیەکی زۆر تەسیری هەبێت چونکە ئەمانە ڕووبەرێکی زۆر نین بەڵام گرفتەکە لێرە چییە؟ بەشێک هەوامان بۆ بەرهەمێنێ کە هەوایەکی ئالودە بووە چونکە ئێمە مادەی قڕکەر بەکارهێنین و هەروە مادەی پەینی کیمیایی بەکاری وەکو لە نایترۆجین و ئەوانەیە کە ئەشی ئەمانە دوجار جۆرە لە گازمان بۆ دروستکەن کە تەسیرێکی نەرێنی لەسەر کوالیتی ئەو هەوای یان ڕێژەی ئەو گازانی کە لە ناو سروشتی ئێمە هەن و ئەشی ئەمانەش بەشێکیان ببنە بەشێک لە گرین هاوس گازز کە تەسیریان لە گەرمبوونی بەرگە هەوای زەوی هەیە بەڵام بە شێوەیەکی زۆر نا بە شێوەیەکی سنووردار. زۆربوونی خانوە داپۆشراوەکان بە پلاستیک و بەکارهێنانی زۆری قڕکەرە کشت و کاڵەکان تایدا لە پێناو بەرهەمی زیاتر کە زیاترە لە خواستی دانیشتوانی باشووری کوردستان یەکێکە لە هۆکارەکانی پیسبوونی زەوی و ڕەگەزەکانی ئاو و هاو خاک و لە ناوچوونی زیندەوەران و تەنانەت پیسبوونی بەرهەمیش. خانۆ پلاستیکیەکان دەبن بە هۆکاری پیسبوونی ژینگە لە ڕێگەی داپۆشینی ڕووەکەکان بە نایلۆن، ڕووپۆشکردنی هەزاران خانووی داپۆشراو بە پلاستیکی تەمەن کورت و بەکارهێنانیان بۆ ماوەیەکی کەم دواتر فڕێدانیان لە ناو ژینگە، بەکارهێنانی بۆری و چەندین کەرەستەی پلاستیکی بۆ ئاودانی بەرهەمەکان، هەڵواسینی بەرهەم لە ڕێگەی شریتی پلاستیکی، تێکەڵاوبوونی شریتە پلاستیکیەکان لەگەڵ پاشماوەی ڕووەکەکان دواتر وەک خواردنی ئاژەڵان بەکاردەهێنرێت و هەندێک جار دەبێتە هۆی مردنیان. ڕووپۆشکردنی بەرهەمەکان بە نایلۆن و گواستنەوەیان لە ڕێگەی سندوقی پلاستیکی، گەرمبوون و دەرچوونی گازە زیان بەخشەکان بۆ ناو هەوا، زۆر بەکارهێنانی پەینی کیمیایی و قڕکەرە کشت و کاڵەکان، دووبارە بەکارنەهێنانەوەی نایلۆنی خێڵگە کشت و کاڵەکان لە کارگەکانی خاشاک بەهۆی کاریگەری قڕکەر و دەرمانە زیان بەخشەکان لەسەر نایلۆنەکان چونکە ئامێرەکان پیس دەکەن. ئەو نایلۆنانی کە هەیە بە پێی ئەو کۆمپانیانی بەرهەمی هێنێ بە پێی کواڵیتیەکەی هەمانە 1 ملیمە ئەستوریەکەی، هەمانە ملیم و نیوێکە، هەمانە 2 ملیمە، ئەمە تا ئەستورتر بێ باشترە. شێوازەکەی تایەتی نایلۆنێکی نەرمە، ینی بە ئاسانی کشێتایەتی مادەی فایبەرگڵاسی تایە کە تۆزێک چۆن لای ڕاقترە بۆ داپۆشینەوە کۆمی کە ئەیبینین لەبەر دەسمانە. بە شێوەیەشی گشتی ئەگەر بێت و ڕەشەبا یاخود هۆکاری بڵین کەش و هەوا نەیڕوخێنێ بیتەکە، ئەم نایلۆنانەوە دروستکراوە لە 3 بۆ 5 ساڵ بمێنێتەوە. دوای ئەوە چۆنەڵی قابلیەتی بۆ ئەوەی تیشک بە ناوێت تێپەڕێ یاخود ئەو تیشکەی لە زەویەوە لە نەباتەکانەوە دەرەچێ بچێتە دەرەوە وردە وردە کەمە بێتەوە کوای هیچ دەورێکی نەمێنێ. سەرنجام ئەگەر کۆ بکرێتەوە سازانن زۆر چۆنڵی کارگە دروست بووە کە ئەم نایلۆنە جاری کە وەرەگرنەوە یا کۆکەنەوەی کەن بە موادی تر ئەگەر فڕێ بیرێت و لە ژینگا بمێنێتەوە و ئەزان کە هۆکارێکە بۆ زۆر مشکیلە یا زۆر کێشە کە ڕوئەیە. یەکێ لەوانە و دەبەی ئاوانەیە جاری وایە چەند سیسیەک ئاوی تیان مێنێ کابرا فڕێاتە دەشتێکەوە لە بەکارهێندا کاتێ تیشکی خۆر لێیان ئەو ئاوی تایەتی لەو دەبایە وەکو عادەسەیەشی لێ ئەبێتە هۆی سووتاندن لەوانەیە زۆر جار بیسبێتان شاخی گۆیژەیە ئەزمە ڕەسووتێت.
بۆ زانیاری جەنابیشتان ئەم خانۆ پلاسیشیانە بەس بە سیستەمی دڵۆپاندن بە تەنقید ئاوەیرێ چوەگەر هات و ئاوێکی زۆری بی ئەبێتە هۆی ئەوەی کە ڕوویەکی زۆر دروستە بێەوە هەچی ئەو ڕۆکانی کە تایەتە فەوتێ ئەم سۆندانش تەمەنیشی دیاریکراوێ خۆتان نزانن ئاوی ئێمە یا ئاوی بیرە یا هیچ چەمە یا ئاوی خواردنەوەی کە مادە کلسی و کلۆر و عناسرەکانی تایە وردە وردە ئەو سۆندەیە داخورانی بەسەرایەت یاخود لە نەتیجەی گەرمبوون خراپە بێ یاخود ئەتەقێت لە چەند شوێنێکەوە پێویست بەوەکە چەند ساڵێ جارێ بیان گۆڕی خۆی بەنسبەت ئاودان بە تەنقید یاخۆ بە دڵۆپاندن ئەمە یەکێکە لە باشترین سیستمەکان بۆ ئەوەی بتانی ئاوێکی کەم بەکاربێنی و ڕۆکەکانی گەشەیەشی تەواو بکەن چوە ئەم بە شێوەی قەترە قەترە ئاوە یا بە ڕۆکەکە یعنی هیچ ئاوێکی زیایە نییە لە چواردەوری تاخ و گژوژیا و ئەوانەت لە دەوری بڕیان دوو ئیسیفادی یەکەم اقتصادە لە ئاوە ئاوێکی کەم بەکارێنی دووەم گژوژیا دروست نابێت لە دەوری نەباتەکانی بەکارهێنانی پلاستیکی کارە ساتبار لە کشت و کاڵ مەترسی لەسەر ژینگە و سەلامەتی خۆراک دروست دەکات ڕێکخراوی خۆراک و کشت و کاڵی جیهانی فاو ڕایگەیاندووە زۆربەی پلاستیکەکان دوای بەکارهێنانیان دەسووتێنرێن ژێرخاک دەخرێن یان لەدەست دەچن هەروەها دەڵێت خاکەکان پیسبوونی مایکرۆپلاستیکی زیاتریان تیادایە لە چاو زەریاکان و بەڵگەی ڕەت نەکراوە هەیە لەسەر پێویستی بەڕێوەبردنی باشتری ئەو ملیۆنان تۆن پلاستیکەی کە ساڵانە لە سیستەمی خۆراکی و کشت و کاڵدا بەکاردەهێنرێت ئەم پلاستیکە یا ئەم شوشەیە هەر هۆکاریکە بێتە هۆی ئەوەی کە ئەو گەرمی کە لە تیشکی خۆرەوەگاتە ناو بیتەکە تایە بمێنێتەوە یاخو چۆڵی بە قەتیز بمێنێت ئەمە پێ تێگە سوودوەرگرتن لە تیشکی خۆر بە شێوەشی گەرمی بۆی نەباتەکان چکە پێویستیان بەو تیشکە بەو گەرمیە زۆرە هەیە بۆی بتوانێت گەشەی خۆی بکاتکۆ نەباتەکان بەڕاستیمێکە لێرە خەیارە پێویستی بە پلەی گەرمی بەرزەیە ئەمە بۆ سستانی شەتوانی ئیسیفادەی لێ بکەین ئەو تیشکە خۆرە کە بێتە ناو بیتەکە و ئیسفادەی لێ بکەین لەوانەیە بپرسی ئەو گەرمە زۆری کە لە ناو خانوەکە هەیە لەگەڵ دەرەوەیە فەرقی هەیە یاخو لەوانەیە تاکو و نزیکەی 5 بۆ 10 پلە فەرقی هەبێت ئەمە زۆرە هەستی پێکرێ بە ئاسانی لە ناو خانوەکانە گەرماکە قەتیسە بێ یاخۆ پەنگە خواتەوە ئەمە هۆکارێکە بۆی زیاتر گەرم ببێت لە چاو دەرەوەیە ئەگەر دیقەت بن هەوا گۆڕشی یاخود تەیاری هەوایی لە ناو بیتەکانە زۆر کەمە ینی نایبینی لە دەرەوە سێرەکەی جوڵەی با هەیە کا بێتە هۆی فێنکردنەوەی ئەو ناوچەیە ئەمانە توانین ئیسیفادەی لەکەین لەو کاتانەیە کە ساردە ناو بیتەکان گەرمتری ساگە لە زستانە بیتە ناوم بیتەوە لە چاو دەرەوە بە قەمساڵەوە لێرە توانی قەمساڵەکە لابەریچکە گەرمترە ئەوەی کە پێوتێ قەتیزبوونی گەرما لەسەر گۆی زەوی ئەوە لە نەتیجەی کونبوونی طبقەی ئۆزۆنە کە لە طبقەی هەوایەکەیە لە نەتیجەی ئەوەی کە غازاتێکی زۆر لە مەعامل و لە سەیارە و لە مەسانەکانەوە دروستە بێت ئەو طبقەیە کە ئۆزۆنە ئۆفریە کون نەبێت لە ڕێ ئەوە تیشکی خۆر بە کاملی یاخۆ تیشکی سوور و بەرەوسەرەوە نەوشەیش ئەگاتە سەر ڕووی زەوی ئەم خانۆ پلاسیکانەش لەوانەیە بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەو قەتیسبوونە لە گەرما یاخو گەرمایشی زۆر بەرهەم بێنێت وەکو لێرە دیقەتیان ئێرە زۆر گەرمترە وەکو لە دەرەوە لەناو ئەم خانوانەیەگە دیقەت بن ژمارەیەکی زۆر ڕۆیشی تایە لە مەسافەیەکی کەمەوە ئەم ڕۆکانە هەڵەواسرێن ینی ڕوبەرێکی زۆر داگیرەکات ئەمە پێویستی بە پەین یاخود بە خۆراکێکی زیاتر هەیە جوتیاری لایەمە وا فێر بووە هەر نەباتێکی نەخۆش بوو هەموو ناوبەیتەکە دەرمانەکان و ئەو دەرمانانش کە لە بازاڕ یا لە دوکانەکانە ئەیکردن کە لەوانەیە بڵین تا ڕادێکی زۆر هیچ چاودێریشی لەسەر نییە و چۆڵی دیار نییە مادەکان چییە ئەم قڕکەرانە کاریگەری لەسەر هەوا هەیە چوە زۆربیان ئەکرێن بە شێوەی تەم بە ناو خان و پلاسیکانی هەتا لە دەریشەوە ئەم شێوە تەمێت تێکەڵی هەوا بێت یەکەری گەردیلەکانی هەوا بێت جاری وایە چەندەها مەتر یا کیلۆمەتر ئەو مادە شیمیاییە ئەبا لەگەڵ خۆیان و هەبلەوانەیە زۆر جار خەڵک یا ئینسان تووشی تەنگە نەفەسی ئەوانە بکات لەگەڵ خاکە ئەو مادەیە جاری وایە ئەنیشێت لەناو لەگەڵ ئاوی ئاودانە ئەچێتە ناو خاکەکەەوە
ئەگە سەماد بێ یاخود قڕکەرەکان بێت ئەچێتە ناو ئاوی ژێرزەویەوە ئەگەر مادەکە سام بێت لەگەڵ ئاوی ژێرزێت و جاریکە بەکارێنیتەوە بۆ خواردن یاخود بۆ پێدانی بە ئاژەڵ یا بۆ ڕۆکەکان جاریچکە دیسانە بێتە هۆی پیسبوونی هەر سێ لایەنە ژینگەیەکە لە ناو خانووکانە و حتا لە دەریشەوە. لە خانۆ پلاستیکیەکان بە شێوەیەکی مەترسیدار دەرمانی قڕکەر بەکاردەهێنرێت. بڕەکەی زۆر زیاترە لە بڕی پێویست و مەترسی لەسەر ژیانی هاوڵاتیان و ژینگەش هەیە. گەر ناوچەیەکی بچووکی وەک بازیان و پیرەمەگرون لە سلێمانی بە نمونە وەربگرین کە زیاتر لە 10,000 خانووی پلاستیکی لێ بۆ هەر سێ مانگی بەرهەمی هەر خانوویەکی پلاستیکی نزیکەی 1 لیتر دەرمانی قڕکەر بەکاردەهێنرێت کە کۆی گشتی 10,000 لیتر قڕکەر دەکات کە ئەمە بڕێکی زۆر و مەترسیدارە. بەیتەکانمان 52 مەتر درێژە، پانێکەی 9 مەترە، نایلۆنەکەش 11 قوتعە نایلۆنی پیادەی تەبق مەسەل وەکو ئەوە نزیکەی 150 مەتراکە بەس بزەبت بە مەتراکە نازام چەنە. بۆری ئێمە ئەوە بەکارێنین، بۆری ئینجونی و لەگەڵ دوو ئینجونی و بەکارێنین کە ئاوەکە ڕێیسی لە تەنچەکەوەیەت بۆ تەوزیعەکە بە بەیتەکانە یەتە ناو بەیتەکە و بە ئینجونی وێتە ناوی لە دەرەوەی بەیتەکە بە دوو ئینجونی وێت تەبعاً تەوزیع بێت لە دوو بەیت لە سێ بەیت تەوزیعەکەین ئاوا یەتە ناو بەیتەکەەوە عنکەبوت و تربس و من و ئەم حەشەراتانە هی عەرزێکەشکە لێ دەین لە پێشە عەرزێکە ئاکەی بە گوێرەی مەهەندیس کە دایانێ مەسەل چەند سیسی بۆ ئەوەنە ئاوە بۆ ئەوەنە بەیتە ئاوە بۆ شێوەیە بۆ بەیتێک دەرمانیش کەوتووە هەیە دەرمان تۆزێ هێواشترە زیاترە لە سیسیەکەیە هەیە بە قووەتە ئێستا مەسەل وەکو فلاش 50 سیسی بۆ 100 لیتر ئاوە هەیە مەسەل 25 سیسیە بۆ 100 لیتر ئاوە ئاوە بەو شێوەیە تەوزیع بێ ئێستا من ناتوانم بڵێم هەمووی بەعامەوە نەیە. ئەگەر بکرێ و بتوانرێ ئێمە کشتتوکاڵی ئۆرگانی یا کشتتوکاڵێکی ئەندامی بەرهەم بێنین لەوانەیە زۆر باشتر بێ لە ناحی تەندروستی بۆ مرۆڤ بۆ ئاژەڵەکان بۆ ژینگە بۆ هەوا بۆ خاک بۆ ئاوی ژێرزەویکە بە شێوێکی گشتی هەموو جۆرە کشتتوکاڵە چنە ناو خانووی پلاستیکی بێ یا لە شوێنی کراوا بێ ئەگە بە شێوەیەکی تەندروست مامەڵەی لەگەڵ نەکرێ کاریگەری نەرێنی هەم لەسەر ژینگە هەم لەسەر تەندروستی مرۆڤە بێ کە دیارە بەکاتبەری سەرەکی بەرمە کشتتوکاڵەکان مرۆڤە لە خانووی پلاستیکیمە باسمان کرد کە کاریگەری مادەی قڕکەرەکان وەروە مادە کیمیای خۆراکیەکان زیاترە بەڵام بۆ چارەسەری ئەمە چییە؟ بەڕێوەبەرنێکی زانستیانەی تەندروستی پرۆژە کشتتوکاڵیەکانە بە تایبەتی لە ناو خانۆ پلاستیکیەکانە بەوەی چییە؟ یەک مادەی ئۆرگانیک بەکاربهێنێ مەسەلەن پەینی ئاژەڵی بەکاربێ یان ئەو پەینانە بن کە زیاتر ڕۆکەکان سوودی لێوەرگرن کەمتر تەسی لە پێکاتەی خاکن و هەروەها مادە قڕکەریش هەمانە کەمتر ینی کوالیتیان لەسەرەوەیە کەمتر تەسیریان بۆ لەسەر کوالیتی خۆراکەکە وەروە لەسەر ئاو هەوای ناو خانوو پلاستیکیەکان هەیە کە بەمە وترێ بەرهەمێنانی بەربوونی کشتتوکاڵی ئۆرگانیک یا بایۆ کەمە هەم بۆ تەندروستی کەمتر زیانیان هەیەەوە بگرە باشیشن بەڵام چێ لێرەیە تا ڕادەیە نرخیانە چێتە سەرەوە چونکە ئەم ڕێگا تەندروستانە بەڕاستی تێکویان زۆرترە و هەروە لە مادەی یەکێک لە کێشە سەرەکیەکانی خانووی پلاستیکی مەسەلەی نەخۆشیە دیارە ئێمە لە ناوبردن و یا قەڵاشۆکردنی نەخۆشی مێرووەکان ئێمە چەند ڕێگەیەکمانە پێ یەکی ڕێوانە پێیانوتێ بایۆلۆجیکال کۆنتترۆل یعنی توانین لە ڕێگەی بایۆلۆجیەوە ئەو نەخۆشی و مێروانە کۆنتترۆل بکەی جیا لەوەی کە تۆ ناچار بی مادەی قڕکەر بەکاربێنی کە زیانێکی زۆری بۆ ژینگە و تەندروستی مرۆڤ هەیە و سەبارەت بە پاشماوە پلاستیکیەکانی ئەم خانووە پلاستیکیانە چ وەکو داپۆشەرەکانیان بێت چ
لەو سیستەمی ئاودێریە کە هەیەە یا هەر پێکاتەیەکی کە پلاستیکە بەکارێنێ وا باشترە جۆرە پلاستیک بەکاربێنێت کە تەمەنیان درێژ بێ بۆەوەی تۆ بتوانین زیاتر لە چەند جارێ بەکاریان بێنیتەوە ناچان نەبی هەموو جارێ بیان گۆڕیت و بیان خێتە ناو ژینگەوە و هەروەها پێم وایە لایەنی پەیوەندیداریشە بێ بیر لەوە بکاتەوە کە ئەم هەموو پاشماوانە کۆ بکاتەوە و ڕیسایکلینیان بۆ بکە یا جارێکتر بەکاربێنەوە بۆ هەمامە بەزیان بۆ مەبەستێکی تر کە ڕێژەی فرەدانە ناوژینگەیان کەمتر بکاتەوە بۆ بەدیهێنانی ئەو ئامانجانەی کە بتوانین کاریگەری لاوەکیەکان یان نەرێنیەکانی کشتتوکاڵە خانوو پلاستیکیان کەم بکەینەوە یەکێ لەوانە چییە مەرجی نییە ئێمە هەموو بەروبوومێ لە ناو خانووی پلاستیکیا بچێنی ینی پێم وایە بێ لایەنی پەیوەندیدا یا وەزارەتی کشتتوکاڵ و یا وەزارەتی ژینگە تا ڕادەیەک ئەمە دیاری بکەن شەر نییە هەموو بەروبوومێ لە ناو چونکە ئێمە ژینگەیەکی لەبارترمان هەیە بەڕاستی ئەتوانین هەندێک بەروبووم هەیە لە شوێنی کراوەدا بچێنین بۆی کەمتر مەوادی زیان بەخش و هەروە پلاستیکی بەکاربێنین و هەروەها چاودێریکردنی ئەو مادە قڕکەرانە ئەو پەینە کیمیانەی کە کوالیتیان لە خواورێ و زیانیان زۆر بۆ ژینگە و هەروەها چۆنیەتی بەڕێوەبردننی ئەو پرۆژە کشتتوکاڵیانە بۆ نمونە ئێمە مادەی قڕکەر هەیە تەمەنی چالاکیەوە هەیەە 24 ساعتەیە 48 ساعتەیە 72 ڕۆژە ئەگەر ڕەچاوی ئەوانە بکرێ بەرهەمەکان نەخرێنە بازارەوە چونکەوە تەسیری خراپیان هەیە و هەروەها لایەنی پەیوەندیدار ئەبێ جۆرێک چاودێری یان سەرپەرشتی بخاتن سەر ئەم پرۆژە کشتتوکاڵیانە بۆەوەی بتوانێت تا ڕادێ لایەنە ئەرێنیەکانیان کەم کاتەوە لە بەرامبەر ئەوەدا لایەنە ئەرێنیەکانیان پەرە پێ بدات. ئەگەرچی پلاستیکە کشتتوکاڵیەکان سوودیان گەیاندۆ بۆ زیادکردنی بەرهەم و قازانجی زیاتر و کەمکردنەوەی بەفی ڕۆدانی ئاو بەڵام زیان بە توانای درێژخایانی خاکەکان دەگەێنێ و سەرچاوەی ئاوەکانمان پیس دەکا و زیان بە تەندروستی ئاژەڵ و مرۆڤ دەگەێنێت بەرەنگاربوونەوەی پیسبوونی پلاستیک لە کشتتوکاڵ و بەکارهێنانی زۆری پەینی کیمیایی و قڕکەرە کشتتوکاڵیەکان بە شێوەیەکی مەترسیدار نیگەرانیەکی بەپەلەیە هەر بۆیە پێویستە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و دەستەی پاراستن و چاکردنی ژینگە کار بکەن بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری جوتیاران و خاوەن کێڵگەکان پەیڕەوکردنی کشتتوکاڵی ئۆرگانی و دوورکەوتنەوە لە بەکارهێنانی پەینی کیمیایی و قڕکەرە کشتتوکاڵەکان سنووردارکردنی خانوە پلاستیکیەکان چاودێریکردنی خانوە پلاستیکیە کشتتوکاڵیەکان لە ڕێگەی دانانی سەرپەرشتیاری ئەندازیاری کشتتوکاڵی و ژینگەیی